ویدیۆ پێشکەشە بە کەناڵی ئاسمانی پەیام لێرە چەند داواکاریەکمانەیە بە هیوان گێتە شوێنی خۆی و بۆمان جێبەجێکن ڕاستی باروگۆفمان بڵێن باشنێ باش نییە و دەوەگەی ساردە و شوێنێکی ناخۆشە داواکارین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان چاوێکیان لەم خەڵکە بێڕاستی مناڵ و عائلەیەکی زۆری لێیە ئێمە تا حەدێ زوگوردین بەڵام کۆمەڵێ مناڵی بچووک و عائلە و شیرەخوەرە و کۆمەڵە کەسی لێیە بە هیوان بگەین بە هانام خەڵکە و کەس لە خۆشییان ناتەوە بەخوا داواکارین دەنگمان بگێ بە هەموو جیان بۆی ئەم ناحەقێمان ببینن کۆڵنەدا بەرامبەر کۆچبەران ئەیکەن ئەمە وەزع نییە خەڵکی تیا کاکەوەتا مناڵمان پێ لە قاچی نییە مناڵمان پێ 6 مانگانە کاک ئەمە ماخۆ نییە بۆ خاتری خۆ فریامانکەون نەنانەیە نە ئاوەیە کورەنە شوێنی ئیسراحەتی تیا بکەیت بە قورعان شەوەخەی بەیانی هەموو گیان و ڕق بووە هەر ئەوەنە فریامانکەون کاکەمان نێرم بەرە ئەو لە ڕەحمەتی خواتان لێوێ بگەن بە فریامان کاکە دەستان خۆش بێت بەخێر لەسەر چاومان دەستان خۆش.